مينا 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 مياو مينا سەردا بەکەوتنی کەناڵەکەتانەکەم ئێرە ژێر پردەکەی سلێمانیە شوێنی جاران قەل و قاز و مریشی تیافرۆشتاوە ئێستا بەعام وەکو پشیلا کەروێشک تەیرەکان تووتی هەموو جۆرە باڵندەیەک لێرە ئێستا حەڵەکردن و فرۆشتی پێوەکرێت وەکو حەز و ئارەزوویەک خەڵک ئێستا زۆر بەکاری ئێهێنێ بۆ مناڵەکان لە باتی لاعیبە و کۆمەڵشتی یاری بکڕن ئێستا ئاچن ئەمانەی بۆکردن هەم لەزەتێکی ئەم ئارامیەکە بۆ مرۆڤەکان لە ئێستادا خواستێکی زۆری لەسەر بە هەموو نەوەکانەوانێ زیاتر پشیلا ساک تووتی کەروێشک ئەمانە هەمووی خەڵکێکرێ بۆ مناڵەکانی یعنی حەز و ئارەزوویەکی زۆر خۆشەکە بتوانین لەگەڵیانە بژیت. عادەتەن زۆربەی تێرەکان لە باران ناچێتە کاتی جوودبوونەوانەیە لە بەهارا جوود دەگرن هێلکەکەن بزاوزێ و بچکاکەن ئەم تێرە ناوی مینایە لە ئەسڵی وڵاتی ئێرانە فێری قسا بێ چەند کەلیمەی فێر بێ سەوتێکی خۆشیە حەوەش لە عەنبەس خوێنی هەیە جامە نوعەتی زۆرە هەیەی نوعێکی ترە و کەم نوعە باش نییە سام نوعە زۆر شتێکی باشە و لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی سرودوتنەوانە لە ڕووی قسەکردنەوە هەموو جۆرە قسەیەک فێرە بێ ئاشناشە مەمرۆ لە ماڵە احتیاجی ڕایە لەن ماڵە توانێ بژی. ئەمە مشکی هامستەرە جۆرە مشتەکەی مشکی تاقیقەیە بەڵام پاک و تەمیزە بۆ ناو ماڵ احتیاجی بە خێویەکەن. بەڵێ خەڵکی کرێ احتیاجی ئەمە خەڵک خواستێکی زۆری لەسەر ئێستایکردن بۆ مناڵەکانیان مشتێکە بەڵام هی تاقیقەیە پاک و تەمیزە. طبعا ئەم ئیشە لە پێشابێ حەز و ئارەزووکە بۆ هەیە بە ئینجا توانی معانات لەگەڵا بکەیت چکە بە حەقیقەت ئەم شتانە حەز و ئارەزوو خولیا و بۆی نەبێ ناتوانی بە خێویکەی وەکو خۆشەویستێکی بینی مرۆڤ و ئاژەڵ دروست ئەبێت یعنی بڕوا بکە زەلامەیە هەموو ڕۆژێک دەڵێ مناڵەکەم بۆ شتە ئەگری یعنی گەلەی دوورکەوێتەوە ئەنە داوایە کاتەوە هەمبیست حەزێکی زۆر جای بەزوو پیاواتیە شیلەمانەیە ئێستا لە $100 و دەست پێکاتا $250 بەپێ جنس و نوعەکەیە گۆڕە شیرازیمانێ بە $200 هەیە بە $150 طبعا بە بەسکەی گرانترە بە گەورەی سەرێکی ترە شیرازیمانێ تایلەندیمانێ مەکسیکیمانێ ئەنواع ڕەنەکانی هەیە بەبێ نیسبەتی پشیلەکە ئەگۆڕێ سەرەکانیشی. خۆیان پشیلانە تاقی مەکرێن عیلاجیانەیە شامپۆی تایبەت بە خۆیانێکە 2 هەفتە جارێ بۆ شامپۆی بشۆرێن نینۆکیان بکرێت تاقیم کریان حەپی کرمیان بدرێتەیە یعنی هەموو پێداویستەکان لە بەیتەرەکانە دەست ئەکەوێت ینی شامپۆی خۆی هەیە خاولی خۆی هەیە نینۆکەری تایبەت بە خۆی هەیە فەحسی 6 مانجارێ فەحس بکرێ هەموو شتانە هەیە لە بەیتەرەکان دەست ئەکەوێت وەکو خۆڵ وەکو خان و وەکو پاکردنەوەی شوێنەکەی کولانە هەموو شتێکی هەیە ئەمانە.
ئێستا ئەمە تووتکی ئەوروپیە ئەوروپی پێڵەن سەگێکی زۆر جوان و عاقلە لە ماڵ احتیادی لەگەڵ ئینسان ناتوانێت بژی تاقیم کراوە زۆر پاک تووکی ناوەرێ لەگەڵ سەگی خۆمان ئەو جیاوازی ئەم پیسایی لە ناو ماڵان ناکات خواردنی جیاوازی خۆی هەیە تایبەتمەندی ئەم سەگە ئەوەیە کە زۆر ئاقلە زوو ئاشنای مرۆڤە بێ ئازاری هیچ شوێ گاز ناگرێ ئازاری کەس نایە بۆ پاسەوانی ژەر بەکاری هەمان شێوەم سەگا سەگی تا بڵێ عاقل و جۆرایاڵە سەگی کوردی بە پێچەوانەوە تۆزێک لە تەمەنی 6 ساڵێ تۆزێ هارە بێ گازەگرێ پیسایی لە ماڵاکە جا شێوازێکی زۆر جوانیشی نییە و کۆم ئەوروپیانە چۆمان هەمووی تاقیم کراوە ئێستا پشیلێمە شیرازیە نەوعێتێکە لە عێزمە زۆر مەرغوبەکان بۆ ناو ماڵ بەکاریە پشیلێکی زۆر عاقلە تووکی ناوەرێ خواردنی تایبەتی خۆی هەیە یعنی هەیە سای کرێ بۆ ماوە لەگەڵ مناڵەکە بەکەم مناڵەکەی خۆشەویستی بۆی هەیە یعنی کامجاری وا بە زەلامان بینۆ پاری لە عیبەی بۆ مناڵ نەکڕیوە هاتۆ پشیلەیەکی بۆ کڕیوە چۆ زانەتی خۆشەویستی پشیلەکە لەوە باشترە بۆ ئەو خواستێکی زۆری لەسەر لەم کاتەیە هەشمانە کوردیە هەر پشیلەی خۆمانە بەڵام تۆزێ جیاوازە لە چاو پشیلەکانی ترە ئەمە کوردی خۆمانە پشیلەی سلەیمانیە بەڵام لە بەچکەیەوە بەخێو کراوە و کۆمانی لێ هاتووە بەڵام لە ڕەنگی چاو و جوانیان تۆزە فەرقیانێ هەر دەفتەریە کارتی ماڵانەی هەیە بۆ نمونە ئەو ڕۆژێ تۆ چ عیلاجەکەیمە وەرەقێکی لێ کاتوە نەفو دەفتەرێک وایە بووی یعنی بوو کارتێکی خۆی وایە بەکاری بوو هەشمانەی قامەی هەیە بۆ جیاوازی هەیە بۆ توانیوێتی سەفەرکەوە